لەگەڵ نزیکبوونەوەی 19 ئەیلول هەولێر و بەغداد و تاران جموجۆڵی سیاسی و سەردانی شاندی یەک لە دوای یەک بەخۆیانەوە دەبینن. لە تازەترین پێشهاتدا بڕیارە سبەی فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق بگاتە تاران. تەنها یەک هەفتە بۆ 19 ئەیلول ماوە، واتە ئەو وادەیە کە ئێران بە گوێرەی ڕێککەوتنی ئەمنی نێوان بەغداد و تاران بۆ چەککردنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دیاری کردووە. دوێنەیە گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند هیچ بوارێک بۆ درێژکردنەوەی ئەو وادەیە نییە. فواد حوسێن وەزیرە کوردەکەی دەرەوەی عێراق لە میانی کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لەگەڵ هاوتا نەمساویەکەی لە بەغداد جەختی کردەوە کە عێراق پابەندە بە ڕێکەوتنامە ئەمنیەکەی لەگەڵ ئێران و سبەی خۆشی بۆ ئەو مەبەستە سەردانی تاران دەکات. گوتیشی ڕێو شوێنی پێویستیان گرتووەتە بەر بۆ دوورخستنەوەی بنکە و بارەگای لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە سنوورەکانی عێراق ئێران. لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان حکومەتەکانی عێراق و ئێران و هەرێمی کوردستان هەیە، ڕێوشوێنی پێویست گیراوەتە بەر بۆ دوورخستنەوەی بنکە و بارەگای لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە ناوچە سنووریەکان. لە کەمپەکانی دوور لە سنوور و لە قوڵای خاچی عێراق و کوردستان نیشتەجێکراون. لایەنی عێراقی دەستی کردووە بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوان هەردوو لاو. ئێمە پابەندین بەم ڕێکەوتنە. سبەی ئەو پەیامە بە ئێران دەگەێنین کە ئەوانیش توند و تیژی بەکار نهێنن دژی هەرێمی کوردستان و سەروەری عێراق. باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژ یەکشەممەوە لە تارانە. پاش کۆبوونەوەی لەگەڵ حوسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران، وەزارەتەکە لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە داوە کە عەبدوڵڵاهیان لە کۆبوونەوەکەی لەگەڵ تاڵەبانی جەختی کردووەتەوە کە پێویستە پەلە بکرێت لە جێبەجێکردنی ڕێکەوتنامەی ئەمنی نێوان هەردوو وڵات. گوتوشەتی بوونی چەکداران لە هەرێمی کوردستان و جوڵەکانیان دژی ئاسایشی ئێران، پێچەوانەی دەستوری عێراق و پەیوەندیە دۆستانەکانی نێوان هەردوو لایە، نابێت هیچ لایەنێک زیان بە ئاسایشی دراوسەکانی عێراق بگەێنێت. بە گوێرەی ڕاگەیەندراوەکەی وەزارەتی دەرەوەی ئێران لای خۆی و باڤڵ تاڵەبانی ئاماژەی بە ڕێوشوێنەکانی حیزبەکەی کردووە بۆ بەهێزکردنی ئاسایشی سنوورەکانی هەرێمی کوردستان و جەختی کردووەتەوە کە عێراق ڕێگە نادات لە خاکەکەیەوە زیان بە وڵاتانی ناوچەکە بە تایبەت کۆماری ئیسلامی ئێران بگەێنرێت. جگە لە تاران لە هەولێریش بەرپرسانی باڵای ئێران بەردەوامن لە کۆبوونەوەکانیان لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان. دوێنێ محەممەد کازم ئەڵسادق باڵیۆزی ئێران لە عێراق بەجیا لەگەڵ سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیران و سەرۆکی پێشووی هەرێم کۆبووەوە. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم پاش کۆبوونەوەی لەگەڵ باڵیۆزی ئێران ڕایگەیاند هەرێمی کوردستان پابەندی ڕێکەوتنی ئەمنی نێوان عێراق و ئێرانە. ئەم قسەی نێچیروان بارزانی بوو بە هەواڵی ژمارەی ئەمڕۆی ڕۆژنامەکانی ئێران و ڕۆژنامەی کەیهان نووسیوێتی نێچیروان بارزانی پابەندی ڕێکەوتنی تاران و بەغداد لە سەرچەکردنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت. هەفتەیەکی دیکە وەکو ئەمڕۆ 19 ئەیلولە. ئایا ئێران بە هەنگاوەکانی عێراق و هەرێمی کوردستان دژی حیزبەکانی ڕۆژهەڵات ڕازی دەبێت یاخود جارێکی دیکە هەرێم دەکەوێتە ژێر بەردوومانی فڕۆکە و درۆن و تۆپخانەکانی ئێران؟ وەکاری بردومانەکە لە ڕاستیدا بۆ دەگەڕێنەوە کە ئێستا